ئێوە چوومەتە ناو نامەکانەوە کە نامەکانی پێگرت و دوول لە ڕووی جەنابتان ئێوە نووسێتی قەناعەتت بێ ئەوە مێردەگەوا دەکەمە دوول لە ڕووی جەنابتان باشە یعنی ئێوە سەرڕای ئەوەی لەگەڵ ما کردووە ئەو شانەشی پێم وتووە باسی ماوەیەک پێشێ ساکەم باشە ینی پیاوێکە ئێوە سوبحان الله مامۆستا چۆن دانیشتم ئەم ژنم ڕسمیە گرتم چۆن دانیشتم ئەوە ڕسمیە گرتم ئەی نارد ئەمە دەوە بۆ کێ نێریت ئێوە بۆ ڕەفیقەکەمەی نێرم باش ئەمە ڕەفیقەکە کێ ڕەفیقی جامیعە و کچە هەر لەگەڵ خۆما بووە ئەخە باش ئەمە ڕسمی من بۆ بکەیتە لای قەیچێکە فڵانە کەسە تۆی بینیەوە ئەمانە والحاصل ئەیود نانمە خوارد ئەی نارد چیم ئەکرد ڕسمی منیە نارد وتی دوای ئەوەی کەوا بۆم دەرکەوت کە ئەمە خیانەتم لێکات لەگەڵ پیاوێکە سوبحان الله ئەیود چوومەتە ناو نامەکانەوە کە نامەکانی پێگرت و دوول لە ڕووی جەنابتان ئەیود نووسێتی قەناعەتت بێ ئەوە مێردەگەوا دەکەمە دوول لە ڕووی جەنابتان باشە یعنی ئێوە سەرڕای ئەوەی لەگەڵ ما کردووە ئەو شانەشی پێم وتووە ینی ئێوت بەرامبەرەکەی قەناعەتی ناکرێ و باشە ئەم زەلامە کێ لە ماڵەوە سوێنی بۆی ئەخوات ئەوە مێردەکەمە ئەو مێردە فڵانەکەمە باشە ئەوە بۆ ئەوەی یەقینتان هەبێ هەنیە شت هەیە ئەو عیلاقە تونانە ئیلا کۆمەڵی ئەسرار و کۆدی لە پشتەوەیە بۆیە پیاو نابێ فەقیر بێت ژن نابێ فەقیر بێت ئەبێ خەڵکێکەیە پەیوەندی ناشەرعی هەبووە بە ناوی دکتۆرەوە نووسیوێتی دکتۆرێکی ڕەفیقی هەبووە ژنەکەی زانیوێتی ئەمە زۆر دکتۆرێکی نزیکە لێوەی ڕەفیقێتی ڕۆژانە پەیوەندیان هەیە لەگەڵ یەکتریە بە ناوی ڕەفیقەکەیەوە تۆماری کردووە باشە ژن هەبووە خیانەتی لە پیاوەکەی کردووە بە ناوی ڕەفیقەکەیەوە بە ناوی خوشکەکەیەوە ڕقەمەکەی تۆمار کردووە یعنی سەیری کردووە بزەبت خوشکەکەیەتی تەلەفۆنی بۆکە حەزی نەکردووە ڕەفیقی جامیعەتی تەلەفۆنی بۆکە هەڵی نەگرتووە نامی بۆ ناردۆ سەرەکە ڕەفیقەکەیەتی لە کاتێک ئەمە ڕەفیقەکەی نییە باشە بە ناوی ئەوەوە لەگەڵ دۆستەکەیە پەیوەندی دروست کردووە بۆیە بە هیچ شێوازێک پیا و ژن نابێت ساویلکە بێت ساویلکە بەڵاسی دەم سەردەمیا چۆن نەبێت ساویلکە بیت بابەگیانە و سناپە خوا ئاگای لێ خۆ ئاگای لێ نازانم چۆن بڵێم چۆن وەسفیکە خوا پەنامان بە یا ڕەبی